ما بەسمانە گفتوگۆی زیاتر بکەین لەم بارەیەوە بۆچی عێراق یاخود لایەنە عێراقیەکان ڕێکەوتنەکان جێبەجێ ناکەن لەگەڵ هەرێمی کوردستان و ئەم گوشارە سیاسی و ئابوووریانە چییە کە لە هەرێمی کوردستان دەکەن؟ بەڕێز عەبدولسەلام بەرواری شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە. کاک عەبدولسەلام زۆر بەخێر بێیت. دەکرێت بڵێن ئەو مامەڵەی ئێستا بەغجا لەگەڵ هەرێمی کوردستانی دەکات لە موچەبڕین لە ئەو گرژی واڵۆزیانەی لە کەرکووک ڕوویدا ئەمە ناو دەنێن چی؟ بەێ زۆر سپاس بۆم دەرفەتە سلااوڕێز بۆ خوشکبرایانی بینەر. بەڕاستی ئەمە من بە کورتی ئەلێم بەردەوامبوونی سیاسەتێکە کە سێماکانی لە بلێن 3-4 ساڵ پاش 2005 دیار بوو کە وای کرد سرۆک بارزانەی لە 2010 و 11 بلێت من مەترسی گەرانەوەی دکتاتۆریەت و خۆسەپاندن بینم لە عێراق. کاتی خۆی زۆر کەس گوتیان نەخێ ئەمە مبالغەیە، ئێستا زۆربەیان ئەلێن ڕاست دەکات. ئێمە ینی ناوچەیەک ئەژین عقلیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە زەحمەتە قبول بکات یەکێک بەڕێوەبەری تو بوو جیاواز بیت لە تو لە هەمووشت اینجا لە تو باشترش بیت و لە حکومڕانی وا تێدەگەین. کولتورمان وایە، لە بنەماڵە واینە، لە ناو عشیرەت واینە، لە دائیرە واینە، مەلائکەت نین. من کە منم ئیتر ئەوان ئیتر هەمووی ملکەچن و تاعەت بۆ من بکەن. بۆیە فدرالی بە ناو و بە ناچاری لە 2003 قبولیان کرد، بەڵام ئەبینی نە لە عێراق ڕێگایاندا هەرێمێکی تر ببیت، نە ئەوەی کە منطق ئەلێت مادەم تو هەرێمێکی تایەوەتە پارچە لە عێراق دەبووە لە دوو هەرێم پێک بێت. کوردستان هەرێمێکە و باقیەکەی هەرێم بیت ئەو بیت ئەگەر ویستیان بەغداش وەکو ئەو ئەمە هەمووی نەکرا و قبول نەکرا و نوری مالکی هەندەجار بە سەراحایی گوت من باوەرم بە فدرالیەت نییە، من دەبی دستور بگۆڕینە و ئینجا ئەوە کۆ ئەبیت لەگەر هەموو ئەو بارودۆخە تایبەتەی عێراق تێدا ئاژیت لەو ململانەیە نێو دەوڵەتی و هەرێمیە. ئیران ئەیەوێ بەردەوام بیت لە سیاسەتی ئەوەی شەڕەکە دوور بکات لە سنووری خۆی، هەمیشە خەڵکی تر مەشغول کەت پێی. ناڕازی بوونە لە نەمەت و تێڕوانینی کوردستان و بەتایبەتی پارتی تێڕوانینمان بۆ ئەفراد، بۆ ئەوەی جیاواز لە ئێمە، بۆ دیانەتەکان، بۆ ئاین لای ئێمە ئاین بۆ خوایە و بۆ مەحەبەتە و خەڵک بۆ تەعەسوبە. ئەمە هەمووی وای کردووە پێکەوە بەداخەوە هەر حکومەتێک تەشکیل ببیت سەرەتایەکەی داواکاریەکانم نەها گەڤاک و حکومەتە محەممەد شیعە سوودانیژی دروست، یعنی ڕێککەفتنێک دناوبینە حکومەتە هەرێما کوردستانی و حکومەتە فەدەراڵ دەبوو. پێشتر گەڤاک و پارتی ئیدارای دەولەتێ دە بەشداری کە ڕێککەفتنەکە سیاسیژی دوور بوون، یعنی ژێهێوی بوونی نەها ئەمبەر بە بێهێوی بوونی هاتن. دۆزانی جیاوازیە وان ڕێککەفتنە چییە؟ یەکەمین جارە حکومەتە هەرێمە دیگەل حکومەتە فەدرال ڕێککەوتنەکە ئیمزادکەن و ئەگینا ئەو ڕێککەوتنە دیگەل ئەحزاب سیاسی و ئەم بچینە ناو حکومەتی ئەوە هەمی چەند حکومەتە دو مالکی عەبادیەک و سێدی ئەوە 5-6 وەزارەتە و هەر جارژێک گەلێکت گوتی کورد خەڵکی خاپاندن نەخێ. يعني سياسية مروجة دوجي تقولي هيش غارانتينينا كو أبليفنا بن أو تقيوان هاي بلى عزيزي من مروف دخو يعني خابيني فير الخوبكات اگر چاوروان با حکومتا سودانی هر چنده باشا هر چنده پیوندیت ویت کسایتی دیگر سرکردایت موسرو که زود باشن بلى اوه بنمای سیستم پرلمانیه هر کاتک پترش 3-4 لاینا حکومت بگیرن او حکومت ضعیفه هر کاتک سروک وزیران سروک مصرین کتلا پرلمانی نبید او حکومت ضعیفه فرمو چند امری توی اوه درکتن یعنی هکا اوه مایو کردا بس اول بیرامه بس چندها امرت بسیط تر کو ایکی لادت فرمانبره کی چکداریت چون برام یاوی و تا اوه چاوروان کرابو بس امید الکیره بو انه عراق بشتی 2019 دیار بو ملت عراق ما هكو نطو دوست صديش خلق كردستاني قوتي ما نفيد قلب في عراق بمينين هوكاري هر سالكي سياسة دوان بون ورفتار وان بو تشرين 2019 برانية عراقية وبالذات شيعة وحكم رانية شيعة قوتي ما هي نفين
تيتا بيراتا ايش داخلتن ابو افيت كش 2003 حتى نوكا هل بالبرسياتيك ورقرتي برلماني والنابد خو كانديد بكن ما عندك كشمة يعني أميد هندت خاص أول سياسة مدارة مظنة عراق بكن دستيون سر دليون بيت نكو وضع خراب تربي بيت وصباهي بكشنا دادگاه او دزیت وان همی او ببن بخصوص لك عقلنا ترب كانوا بهذا دولة عراق ولا وازبونا وهميشه شان تعاملت ديال كردستاني بله باشا بلام كاغا بالسلام استا خوتنيا كردنيه كشيء هي لقال حكومة العراق سنة ناراضية شيعة ناراضية او هرمي كردستان كدبينن يعني كواتك كي رابريان بيشل كاريانا كذكرت العراق خدي او سياسه مدارانان او سركردانان او اني امزان لقال ما كردوها هر خويانا كسيترنيه بل ما بيقومن يعني انسان نابي تساوي الكبيتا وندا فاكتوري دروش برشاور نقريب ما هو نوتم بيتان واه هجموني درو ولا سر عراق زور زيادي كردو من هميشه ليرش زور جار دوباتم كردوها من لو كسانه ما بروان با تيوري بيلانجريني هذا زي مؤامره من الام دروا او الروايه السياسه الاخلاقيه نيه سياسه برجونديه برجوندي من اوب ومن شتيك بجولينم جروبك بجولينم تاكو مرميك من دولتك كتر بدس بيني او سياسه سروا بناء كراوه لسر اخلاق او بلا نكراوه بلان مرجي هر سركي بو اوي من سرب كوم لنا ولاده كتر برجوندي كي خم جيب كم دبي خلكك لو هبيت امادي هبيت بو من خدمتي ممكن لكردستان اگر خلق ما نبید بو بیگانه یا بو عرب یا بو هر کسی کی تر رفتارێک بکات بو اوی تر بگیت مرامی خوی قط اوی تر ناتوانی تیش بس كردستان لفر قالك جارة برستي بيشان چاوا ولاتك چاوا دولتك چاوا مالباتك سروري آخوا بدا آلية كيدا ایدئولوژی شتێکی کوشندەیە اینجا ئەو ایدئولوژی بلا کەس من تۆڕانە بیت ایدئولوژیە قومی بیت ایدئولوژیە طبقی چینایەتی بیت تۆ مەذهبی بیت ایدئولوژیە دنیای کەوتی و دین دانیشتە دەت یەک مەستەڕەیە و ئەو نۆڤە شێرن کە وەلا ئەوان بۆ مەرجعیەتە قەدیە بۆ ئاوادیە و خوپار هەستنەش زیادتر یعنی ئەس باوەڕ ئەو شاشاتیە شیعه کلی 1920 کو انگلیز هاتن آماده بون عراق را دست وام بکن و که بیت بیرات سیاست مدار و عسکریت مسئولیت عثمانیت سنه همی هاوید بونه هنده و مصره و گوامه اوان شورش کرد جوان انو کجی که او چند ساله او دبیجن ام چوسان بوین مفروض بو اوان او کمکری سیاستك اوصا بکن کو بشن خلکی در را کشتم خواهد هدا خیه يعني نوفتينا جهورينا وبعثة ونوفا كديم نوف حزبت نكبيجم برخد رفتاره برخد بوشوناوان يعني سيشار فاكتور بيك و امد بوينا قربانيه ولا ناشاريه يعني ما دام كمالغاني في دولتي ما دام ظروف ما دام كردنا اخويا مع الاسف هاو كار نينن كو ام جينا رزقار ببيني جوانا ببينا دولة اخو دبيني تو ناشاري قال فانجورا كسا معامله بکی و چاوروانی وان جورا رو دوا ببی. بله. سپاسیات کم که عبد السلام مرواری. شروع کاری سیاسی میوانی. عزیزی. اهلا و سهلا.